ڕووداوی مامۆستا جیهان ئیدی پێم وایە ڕووداوێکە کە هەموو تاچێکی کورد ئاشنایە بەم ڕووداوە و ئاگاداری ئەو ڕووداوەیە و مافێکی سەرەکی هەموو خەڵکی کوردستانە مافی سەرەکی مامۆستا جیهان خۆیەتی و ئێمەش وەک خانەوادەکەی کە ئەبێت بە دوواداچوون بکەین بۆ ئەم ڕووداوە کە ئەبێ بەردەوام بین و بگەینە ڕاستی ئەم ڕووداوە. وەکو پەیوەندی خزمەتی من و مامۆستا جیهان کچە پور و کچە خاڵی یەکترین. من کچە پوری ئەوم ئەویش کچە خاڵی منە لە هەمان کات خوشکی هاوسەرەکەشمە. ئیدی ساڵانێکیش 2 ساڵ زیاتر پێکەوە لە ماڵێکدا پێکەوە ژیاوین وەکو دوو هاوڕێ وەکو دوو خوشک. ئیدی لەبەر ئەوەیە کە بەڕاستی من زۆر باش شارەزای کەسایەتی مامۆستا جیهانم و یادگاریەکی زۆرم هەیە لەگەڵی و ئەوەش پێم وایە کە زوڵم و ناحەقیکی زۆر گەورەیە کە کراوە بەرامبەر مامۆستا جیهان لەبەر ئەوەیە کە بەڕاستی من بەڵێنم داوە کە ئەبێ بەردەوام بین لەسەر ئەم کەیسە و بە دوواداچوون بکەین بە دڵنیاییەوە. ڕاستی من ئەمەوێ ئەوە شتێک بڵێم بەرلەوە ئەگەر سەرنج بدەن ئێمە لە سەرەتای ئەم ڕووداوە چونکە ینی کەیسی مامۆستا جیهان هەندێک جیاوازی هەیە لەگەڵ کەیسەکانی ترا بۆ نمونە کەیسی سەردەش عوسمان کە خانەوادەکەی ڕاستەوخۆ لەناو هەولێر ئەژین ینی وەکو کەیسی ئەو تیرۆرانەی تر نییە کەیسی مامۆستا جیهان جیاوازێکی وەی کە خانەوادەکەی زۆر ینی لە قاڕەیەکی تر ئەژین. بۆیە ئێمە بۆ نمونە ڕۆژی هەینی بەڕێکەوتوین ڕۆژی یەکشەممە گەیشتوین لە خلالی ئەو 2-3 ڕۆژەیە زۆر شت کراوە بۆ نمونە زۆر پەلە کراوە لە بەخاک سپاردنی مامۆستا جیهان یان بە خوشکەکەشی بەڕاستی بوو لە کۆمنتێکە ببورە لە خوشکەکەشی لە کۆمنتێکە بۆ منە نووسی بووی کە بۆ منە گلی کردبوو لە هاوسەرەکەی و کۆمنتێکی دابوو ئێمە یعنی نکۆڵی لەوە ناکەین لە سەرەتادا ئێمە پێمان وابوو کە ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی بێت ینی بۆ منە خۆکوژی بێت یان شتێکی دیکە بەڵام هەردووە بە دوای ئەوە کە گەیشتینە نێو واقعەکە ئیدی وردە گومانەکان وردە زیاد بوون ینی ئێمە ئەگەیشتینە ڕاستی ڕووداوەکە کە ئەم بابەتێکە زۆر دوورە لە خۆکوژی و کاریشمان کردو بۆ ئەوە بە دڵنیاییەوە ینی ئەوکو خۆتان ئەبینن ئێمە بەیاننامەمان دەرکرد بە شێوەیەکی فەرمی ئەومان پشت ڕاست کردەوە و بێدەنگ نەبووین لە ئاست ئەو ڕووداوە و بەردەوامیشین هەتاوەکو ئێستەوە بەڕاستی ئێمە لە سەرەتاژدا ینی بەڵێنی ئەوەماندا کە بێدەنگ نابین سەبارەت بەم کەیسە و ئەم کەیسە بەنسبەت خانەوادەی مامۆستا جیهان بە هیچ شێوەیەک داناخرێت. ئیدی دووبارە ئەمە دووپات ئەەکەمەوە ئەگەر ئەمڕۆ بێ ئەگەر ساڵێکی تر بێ ئەگەر 10 ساڵێکی تریش بێ ئەم کەیسە بە هیچ شێوەیەک داناخرێت و سواز بۆخوا خۆشبەختانە ئێستا لێرەدا بە شێوەیەکی یاسایی لە ئەمریکا کاری لەسەر دەکەین هەوڵماندا لە هەولێر بکەین بەڵام بەداخەوە چاوەڕوانیەکان لەو ئاستەدا نەبوون کە ئێمە ینی با بڵێن بەو شێوێ نەبوو کە ئێمە چۆنەڵێ ئێمە ڕازی بکەن بە ئەنجامەکە لەبەر ئەوە ئێمە ئەوەی هەولێرمان ڕاگرت ئێستا لێرە کاری لەسەرەکەی. من پێشتریش ئەم پرسیارم لێکراوە پێم وایە کە لە کوردستان بە شێوەیەکی گشتی وە ئەو دەسەڵاتی کە هەیە لە هەموو دەنجی هەموو تاکێکی هۆشیار دەترسێت. دوژمنی هۆشیاریە دوژمنی ڕووناچیە ئەمانە تاریک پەرستن دەسەڵاتی خۆسەپێن دەسەڵاتی دیکتاتۆر بەردەوام لە ڕووناچی هۆشیاری دەترسێت لەبەر ئەوە هەمیشە خەڵک سەرقاڵ دەکەن بە شتی زۆر لاوەکی خەڵک سەرقاڵ دەکەن بە ینی بۆ ئەوەی بەداخەوە ینی بە گەمژەکردنی کۆمەڵگا لەبەر ئەمە وەکو بە شێوەیەکی گشتی و بە دڵنیاییشەوە ئەوەی کە ئێستا ئەبینرێت ینی ژنان شۆڕشێک بەرپا ئەکەن وەکو کورد ئەگەر بین سیر بکەین بوون منەوە شۆڕشێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران سەری هەڵدا ژنان پێشەنگ بوون یان ئەوانەی ئەو کچانی کۆبانەیە کە شەرەفی شارێکی خۆیان پاراست ئیدی هەموو ئەم نمونە جوانانە چۆنەڵی بەڵگەن بۆ ئەوە ئەخەنە ڕوو کە ژنان ئەکرێت پێشەنگ بن و من لێرەدا ڕەوبۆچوونێکی خۆم سەبارەت بەوە باس دەکەم ژن سروشتی ژن میهرەبانە
بەڵام بە پێچەوانەوە پیاوان زیاتر حەزیان بە دیکتاتۆری و خوێن ڕشتن و زوڵم و ستەمە. لەبەر ئەوە من پێم وایە خاسیەتی ژن کە میهرەبانیە بۆیەش بۆ منە پلەی دایکایەتی پێبەخشراوە. ئەگەر بێت و لەگەڵ میهرەبانیەکەی هۆشیار بێت و ینی ئەو مەردایەتی و هۆشیاری هەبێ لەگەڵ میهرەبانیەکەی ئەوە کۆتایی دێنێ بە هەموو زوڵم و ستەم و دیکتاتۆریەک لە جیهاندا. بۆیە ڕێگری ئەکرێت لەوەی کە ژنان بێنە سەر حۆکم لەبەروی ژنان میهرەبانن، ژنان دژی زوڵم و ستەمن. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە زۆر سوپاسی خەڵکی کوردستان هەکەین کە بەڕاستی ئەو دەنگدانەوە گەورەی کە دروست بوو لە با بڵێن بەتایبەت لە شاری سلێمانی کە خەڵک بەدەنگەوە هات لەسەر ئەو کەیساوە وێنەی مامۆستا جیهانیان بەرز کردەوە. ئێمە سوپاسی هەر هەموو ئەوانە دەکەین و بە دڵنیاییشەوە ئەم کەیسا کەیسێکی گشتیە لەبەر ئەوە خەڵکیش مافی خۆیەتی. چونکە دوجار مامۆستا جیهان مامۆستایەکە کە ئەگەر ئێمە بەو شێوەیە سەیری ئەو کەیسە بکەین لە پێناو وتنی حەق لە پێناو میلەتێک کە لە پێناو نەتەوەکەی خۆیدا ڕۆحی سپاردووە. بۆیە لێرەدا کەیسی جیهان ئەبێ بە کەیسێکە چۆنەڵێ مڵکی هەموو کوردێکە، مڵکی هەموو ماڵێکە، مڵکی هەموو نەتەوەیەکە. لەبەر ئەوە بێگومان مافی خۆیانە و ئەبێت ڕووی ڕاستی ئەم کێشەیە ئەم کەیسا ئاشکرا بکرێت و ئێمەش بەردەوام ئەبین هەروەکو بەردەوامیش بووین و بە دڵنیاییشەوە من باوەڕم وایە یعنی تەنانەت ئەگەر ئێمە لە ئەمریکا نەبین لە کوردستان بین نابێت بە هیچ شێوەیەک لە ئاست زوڵم ناحەقی بێدەنجی لێ بکرێت. چونکە ئەگەر بێدەنجی لێ بکرێت ئەوە بەڕاستی تەشەنە دەکات. ئێمە یعنی لە سەرەتاشدا ئاماژەمان بۆ داوە ئەگەر ئێستا ئێمە بۆ کەیسی مامۆستا جیهان بێدەنگ بین بەڕاستی ئیدی ئەم نمونانە زۆر زیاد ئەبن لە نێو خەڵکدا. یعنی ئیدی دەسەڵات دەست لە هیچ کەس ناپارێزێت وردە دەست ئەبات بۆ خوێنی ڕۆڵەی تری ئەم نیشتیمانە و من باوەڕم وایە ئێمە لێرە تاوانبار ئەبین. یعنی ئێمەش تاوانبار ئەبین ئەگەر منداڵی ماڵێکی دیکە بکوژرێت ئێمەش دەستمان سوورە بە خوێنی ئەو کەسە. بۆچی لەبەرەوەی کە ئێمە بێدەنگ بووین لە ئاست ئەو تاوانەی کە بەرامبەر گەنجێکی ئێمە کراوە. لەبەرەوە بەڕاستی نابێت بە هیچ شێوەیەک هەر تاوانێک هەر زوڵم و ستەمێک لە هەر کەسێک بکرێت لە کوردستان نابێ بێدەنجی لێ بکرێت، ئەبێ هەڵوێست هەبێت بۆ ئەوەی کە تەشەنە نەکات. بەڕاستی دەنگ هەڵبڕین کارێکی زۆر پیرۆزە و پێویستە هەموو تاکێکی کورد پێی هەڵبستێت. ئێمە سەرنجماندا بوون منە کە لەسەر کەیسی مامۆستا جیهان بێدەنگ نەبووین، دەنگمان کردووە، کەیسەکەمان گەورە کردووە، بڵاومان کردەوە. هەستمان کرد کە کاریگەریەکی زۆرمان دروست کرد. بۆ نمونە لە کاتێکە ئەو نانەوایی کە لە هەولێر دەستگیر کرا، یعنی زۆر بە خێرایی ئازاد کرا. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەگەر بێت و خەڵک گەرم و گوڕ بێت دەنگ هەڵبڕێت لە ئاست زوڵم دەسەڵات ناتوانێت خۆی بگرێت لە ئاست ئەو کاردانەوە گەورەیە و دەنگدانەوە گەورەیە کە دروست دەبێت. بۆیە زوڵم ناچێتە سەر. بۆیە من هیوادارم بەڕاستی کە خەڵکی ئێمە بە هیچ شێوەیەک لە ئاست هیچ زوڵم و ستەم و ناحەقیەک بێدەنگ نەبن بۆ ئەوەی کە تەشەنە نەکات، بۆی منداڵی خەڵک نەبێتە قوربانی. چکۆ بەڕاستی ئەمڕۆ لە ئێمە بێت لە یەکێکی دیکە بێت، یعنی چۆنەڵی بڵاوە بێتەوە زیاتر شتەکان زوڵم لە خەڵکی دیکەش دەکرێت. و بە دڵنیاییشەوە ئێمە بەردەوام ئەبین لە ئەم کەیسا بە هیچ شێوەیەک بێدەنجی لێ ناکرێت. کەیسی مامۆستا جیهان بۆ ئەوەی کە ببێتە دەرس بۆ ئەو دەسەڵاتە کە جارێکی دیکە دەست بۆ بە ئاسانی دەست بۆ ڕۆحی گەنجی خەڵک نەبات.